بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم وبارك على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وصحبه أجمعين. السلام عليكم ورحمة الله وبركاته. خوش حالم كلدرسي تري بنيادناني خزاني بختور بخزمتان قيشتمو وأميدي أوي لخوي قوري متعال داواكارم كأو درس إن شاء الله ببيت ما يسود وقازانجي إيوه ومنش بي بختور ببم لديناو لقيامت لقر إيوه دا إن شاء الله. خوش بستانم دو درس دا باسي آسان كاريو هما هنجي هردو طرف دكين بو أوي أو بدنياني كدروستي دكين أو خيزاني كبيشي دنين زور بختورو ريكو بيك بيه ئەو هەماهەنگە لە چێ دەست پێ دەکات لە یەکەم ڕۆژی هەربژاردن دەست پێ دەکات. کوڕێک کە دەیەوێت کچێک بێنێ و کچێک کە دەیەوێ ڕازی بێ بە کوڕێک بەڕاستی نابێ شەرت و شروط و شتی وا عەجائب بدانێن کە لە قوت و هیچ عەتارێک نەبێتن. نابێتن ئەو کچە قسەی ئەوا سەیر و عەنتیکە بکە کە ئەو کوڕی دێتە تاخوازیم وابێ و نابێ ئەو کوڕە شەرت و شروطی ئەوەندە ئەنتیکەی هەبێ کە ئەو کسەی کە دەمەوێت بێتەدا بسمە داخوازی ئاوا بێ کە لە کوڕی زەوی بوونیان نەبێتن. بۆیە شەریعەتی پاچی ئیسلام ئەم ئیسلامە گەورە عەزیمە بۆ خۆی هاتیە تەداخولی کردووە و ڕێنمایی کچان و کوڕانی ئێمەی کردووە کە چۆن ئەو کەسەی هەری دەبژێری بۆ ژیانێکی بەختەوەر چ مواسەفاتێکی تێدا بێ. یەکەمین پێغەمبەری ئازیزمان سەروەر و سەردارمان محمد المصطفى صلى الله عليه وسلم بدایک و باوک و ماڵ و منداڵەوە بە قوربانی یەک دقەی ئەو پێغەمبەرە بین. ئەفەرمێتن ئەو زار ڕێنمایی کوڕە گەنجەکان دەکا دەفەرمێ گەنجینە تنكح المرأة لأربع لمالها وجمالها وحسبها ودينها فاظفر بذات الدين تربت يدك. فەرمێ ئەی گەنجان ئەی ئەو کەسانەی کە لە دوو هاوسەری ژیانیان دەگەڕێن ئەی ئەو کەسانی کە لە دوو شەریکی ژیانیان ئەگەڕێت کە ئازیزانم بەڕاستی ئەوەی کە دەتەوێت هەری بژێری شەریکی ژیانتە ئەم شەراکەتەی کە لەگەرت دروست دەکاتن بەو عەقدە شەرعیەی کە مامۆستا لە بۆت ئەنجام دەدا ئەوە شەراکەتی عومرە. ئەبێ بەڕاستی ڕێنمایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر جوان ئاگادار بی تاکو ئەم شەریکەی ژیانت هەتا عومرت ماوە بەشی بکە و هەتا عومرت ماوە بەختەوەرت بکە هەتا عومرت ماوە لە خۆشی و لە شادی دابی. ئەو کەسەی کە هەری دەبژێری برای عەزیزم بەڕاستی ئەوە بەخێوکەری منداڵەکانتە پشت و پەنای تووە لە هەموو ناخۆشی و ناڕەحەتیەک و ئەزیەت و ئازارێکیدا. جا بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئیرشادی دەکا دەفەرمێ ئەی گەنج ئەو کەسانێک کە خەڵک دەستنە داخوازیان ئەو کچانەی کە سەرنجی پیاوان ڕائەکێشن چوار جۆرن بۆ چوار شت خەڵک ئەدەوێ ئافرەتێک مارە بکە و بیکاتە هاوسەری ژیانی خۆی. یەکەم یان لەبەر موعجیبی جوانیەکەیتی یان لەبەرەوەی دەوڵەمەندە و ماڵی هەیە ئەو کچە یان ئەو خاوەن حەسەب و نەسەب و عەشیرەت و پشت و پەنا و قووەتن یانەوە ئافرەتێکی بەدینە. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمی فەظفەر بذات الدین ئەوەی خاوەندینە ئەوی هەربژێرە ئەوی دەست پێوە بگرە و زەفەر بەوی ببە تەری بەدێدات ئەگەر دوای پەشیمان دەبیتەوە دەستت بەخۆڵ پەشیمان ئەبیتەوە. جا بەڕاستی ئەگەر ئافرەتێک خاوەن دین بوو جوانیش نەبوو و ماڵیشی نەبوو حەسەب و نەسەبیشی نەبوو دینەکە هەمووی بۆ پڕ ئەکاتەوە دینەکە ماڵیتی سەروەت و سامانیتی پارێزراری شەرەف و ناموسیتی پاشان ماڵیشیتی ئەوە ئافرەتەی بەدین بێ ماڵ بە فیڕۆنادا ماڵ هەر ئەگرێ بۆ پیاوەکە ئەبێتە پشت و پەنا کەوا دائیمەن احتمام بەوەی دەدا کە مەسرەفی زیاد نەکا ئەو شتانێک کە خۆ پێ ناخۆشە و یان پێویستی پێ نییە پارە و پوڵی پێ نەدات و حەسەب و نەسەبیشە دینەکەی لەبەرەوە ئەگەر دینداری هەبوو حەسەب و نەسەبیشی دەبێ کەواتە کە بەڕاستی دینداری هەموو شتێکە ئەگەر لە ئافرەتێکیدا کۆبووە ئەگەر ئەو ئافرەتە دیندار بوو جوانیش بوو نور عەلا نور ئەگەر ماڵی هەبوو نور عەلا نور ئەگەر ساحیبی حەسەبی نەسەبیش بی نور عەلا نور. لێکەواتە برای عەزیزم گەر دەتەوێ بۆ بنیادنانی خێزانێکی بەختەوەر شەریکێکی ژیانی خۆت هەر بژێری ئەم شەریکە با خاوەن دین بێ
تکە بەڕاستی دینداری مەسیرەی عمری تو تهدید دەکا ئەگەر دینداری بوو واللهی ئەو ئافرەتە بە دین بی خیانەتە لەگە ناکە واللهی ئەو ئافرەتە بە دین بێ مەصرفی زیادت پێ ناکە ئەو ئافرەتە بەدین بی تووشی کێشە و ناڕەحەتی و ئازار و ئەزیەت و ئازارت نادا و هەموو کاتێک دڵت خۆش دەکا و پشت و پەنات دەبێتن و لە خوا دەترسێ کە شتێک بکە تۆ عاجز و غەمگین و غەمبار بکاتن ئەدی بۆ چیژە بەڕێزەکانمان بۆ چیژەکانمان بۆ خوشکەکانمان ئەوانیش پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبیری نەکردوون هەر پشتی کوڕانی نەگرت و ڕێیان پێبشاندە نا بە ئافرەتەکانیشمان ئەڵێ من جاءكم ترضونه دينه وخلقه فزوجوه ئەی دایک و باوکی بەڕێز ئەی برای عەزیز کاتێککە داخوازی چیژەکانتان دێ ئی خوشکەکانتان دێتن ئەگەر ئەو کابرایی کە دێت دوو سیفەتی تێدا بوو کچەکانی بدەنێ خوشکەکانتان بدەنێ ئەی خوشک هەر کوڕێک هاتە داخوازی تو ئەو دوو سیفەتی تێدا بوو بەڕاستی ئەو دوو سیفەتە بەسە بۆی ژیانی خۆش و گوزەرانێکی پڕ خۆشی و شادومانی لەگەر ئەو کەسە بیتە سەرێ یەکەمین چیە تەرضەونەه دینەه وخلقه یەکەم بەڕاستی دیندار بی بە معنەی کەلیمە دیندار بی خواپەرست بی عابد بیتن کەسێکی دەمپاک دەستپاک ڕێک و پێک بێ پاشانیش بەڕاستی ئەخلاقی جوان بێ چکۆکە دینداری هەبوو ئەخلاقی نەبوو هیچ کەواتە ئەم دینداریە بێبەرهەمە چکە داری بێبەر هیچ نییە کەواتە هەر بۆ سووتان و بڕانەوەی باشە جا بۆیە بەڕاستی ئەگەر ئەم کوڕە دینی هەبێ دەبی ئەخلاقیشی هەبێ چکە ئەخلاقە تەعاملی ئەو ئینسانە دیاری دەکا لەگەر ئەو خوشکە بەڕێزەمان بە ئەخلاقە لەگەری دەجوولێتەوە بە سەخاوەت بە دەستپاچی بە چاوپاچی بە ڕێک و پێچی بە خزمەت بە دڵسۆزی بە وەفایی هەموو ئەخلاقەوە دەکە ژیانی ئەو خوشکەمان خۆش دەکا ئەمە ئەگە ئەخلاقی نەبوو با دینیشی هەبێتن بەڕاستی ئەوە ئیسیفادەی لێ ناکەن و ژیانیشی ئینسانیشی لەگە خۆش نابێتن جا بۆیە بەڕاستی زۆر گرینگە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ خۆی هەری بژاردووە بۆ خوشکانمان بۆ چیژەکانمان کە ئەو کەسانی کەوە دێنە داخوازی چێبن و بە چ سیفەتەچیان هەبی بۆ ئەمەی ژیانی بەختەوەری لەگە بمەسەرێ ئەو کەسەیە کە دین و ئەخلاقی هەیە هەندێک کەس هەیە دەڵێن وەڵا مامۆستا ئەمە شەرت و شروعی کەمان چییە وەڵی هەندێک کەس ئەوە باسی کچان دەکەم دەرێن وەڵای مامۆستا حەزمان لێ سەحیب شەهادە بێ سارێ هەبی خانی بەتەنەبی مارەیەکی زۆر بی جوانیش بی جوان و ڕێک و پێک و قەشەنگ بی ئێبابەوەی لە چێ بینین یعنی لە چێ بینم کەسێک ساحب شەهادە بی پارەی هەبی شوقەی هەبی خانی هەبی پارەی هەبی سیارەی هەبی جوان بی ڕێک ئەوە زەحمەتە بەڕاستی زەحمەت هەندە کوڕیشەنە ئەوانیش وەکو کچەکان وەڵا ئەم کچێک دەینم دەبی عەسەبە مواسەفات بی تۆڵی ئەوەندە بی و نازام ئەوە هەبی و مەعاشی هەبی و نازام چی هەبی یعنی بەڕاستی ئەو شەرت و شوروتە قورس و هەمووی کە بەدەست ناکەوی ئەمە کارەساتی لێ دروستەکە کە ئێستا باس دەکەم ئەو جارە کەس و کاری هەردوو لا زۆر جاران دەبنە کێشە لە بۆ ئەوەی کە ئەم بنیانە دروست بکرێت کە ئەم عائیلەیە دروست بکرێت مەسەلەن ماری کچەی دەرێن وەڵا ئەمە کچی خۆمان نادەینە کەسێک لە عەشیرەتی خۆمان نەبی ئەمە عادەتمانە کچی خۆمان نادەینە غەیری عەشیرەتی خۆمان چەندەها کەس لەو عەشیرەتانەی کە ماون یعنی هەندێک عەشیرەت هەنە ناویان نایەنم کە بەڕاستی کچی زۆر زۆر ڕێک و پێچیان هەنا ڕوویان سپی بێ بەختیان باش بێ بەڵام بەداخەوە ئەو عەقلیەتی عەشائیرە و کچانەی هەموو فەوتان هەمووی لە ماڵێ سەرسپی کردن هەمووی کردنە بە قەیرا ئەو لەفزە زۆر جوانیش نییە پێشم ناخۆشەکەوە دەڵم بەڵام وەی پێ دەڵێن هەمیان یعنی وەلێکردن کە ئەو کچانە پرچی سپی بهونەوە لە ماڵێ ئەزە بەڕاستی ئەوەیە کە لە عەشیرەتی ئێمەدا نەبێ ئەمە زۆر قسەیەکی هەڵەوپەڵەیە پاشانیش یان دەرێ وەڵە مارەی کچەکانم هیچیان لە مەسەر 100 مسقاڵی کەمتر نەبووە ئیلا دەبی مارەیەکەی ئەو کچەشم 100 مسقال بێ ئەکاکە وەڵاهی ئەمە لە 18 ساڵان لە مەحکەمە بوومە چەندەها پرۆسەی زەواج لە کاتی نووسینی عەریزەکە تێک چووە ئەوها لە پێشم ئافرەتەکە هاتیە سەنداچی لەگەری هاتیە خوشکەکی لەگەری هاتیە بنووسە 100 مسقال کابرۆتی کاکە لۆ بە 100 مسقال ئەمە لەگە پێک هاتیە بە 90 مسقال ناوەڵە ئیمە هەموو سەتە دەنووسم نانووسم ڕاستوینەوە مارە تێک چۆ ئیشەکە یعنی ئەوە تخوا کارە ساد نییە تخوا ئەوە هەمەهەنگیە بۆی کچەکانمان بەڕێکەینیان کوڕەکانمان بکەینە ساحیبی ئافرەتێکی باش جا بەڕاستی زۆر عەشائیر هەنە هەندێک عەقلیات هەنە زۆر کارە ساتن ئەمە
ئەمە زۆر کارەساتە لۆ ئەوەی ئەو پرۆسەیە سەرنەگرێ و تووشی کێشە بێ یان ئەو زارە ماری کوڕی وەڵی ئەو کچەی کە دەهێنین ئیلا دەبی لە خزمی خۆم بی ئەنداک داچی کوڕی درن ناوەڵە ئەمن لە برایەکانم یان لە خوشکەکانم بتراسە یەکەشکەی لە بۆ نایم ئەوتە کچی برام هەیە زۆر ڕێک و پێکە یان کچی خوشکم هەیە زۆر ڕێک و پێکاکە ئەو کوڕە ناوێ خۆ بە زۆری نییە دا بە زۆری بەملیەوە دەکەن ئاخر یەکتیران خۆش ناوێ منداڵیان دەبێ ژیانیان دەبتە جەهەنەم دوای تەلاق دەدرێ ئەوە کارەساتە بۆیە بڕۆ نسبەی تەلاق بخوێنەوە وەڵڵە کارەساتە بڕۆ لە ئەنتەرنێت لێدەن ڕوودا و بڵاوی کردەوە ئەحسایەی لە ئەنتەرنێتی لە ئەوەی موقعی خۆیان ڕوودا و بڵاوی کردەوە نسبەی تەلاق والله کارەساتە والله 2010 و 19 و 20 ئەوە 21 کارەساتە ئەعدادی ئەو هەموو تەلاقی کە دەبیستن جا بۆیە ئازیزانم ئەم حاڵەتە گەورەترین کێشەمان بۆ دروست دەکات کە ئێستا عێراق لە سڕەی سێمە لە گەورەترین کێشەی خێزان لە خەلیجی عەرەبی کە پێی دەرێن ئەوە قەیرە کچەکان یعنی ئەو لەفزە زۆر ناشرینەوە دووبارەش دەکەمەوە حەزیش ناکەم بڵێم بەڵام ئەو کسانەی کەوە عمریان لە 25 ساڵ بەسەر کە هەتا گەیشتە 35 تازە ئەوانە بەختیان سووتا تازە قتار بەجێ هێشتن لەبەرەوەی هە بەمێردن نەدا یان هەر بەخۆی شەرت و شروعی هەبوو یان بەخۆی یان کوڕەکە شەرت و شروعی قورسی دانا یان کچەکە شەرت و شروعی ئەنتیکەی دانا یان کەسوکاری هەردوو لا شەرت و شروعی قورسیان دانا ئەو کێشەیە دروست دەبێت طبعا یەکەمین وڵات لە خەلیجی عەرەبی لە وەتانی عەرەبی لە وڵاتانی عەرەبی کە کێشەی قەیرەی کچانی هەیە لوبنانە پاشان لە دووی ئیماراتە سێمی عێراقە سبحان الله عێراق عدەدی سوکانی عێراق 17 ملیۆن و 185 کەسن 18 ملیۆن و عێراق 17 ملیۆن و 685 کەسی تێدا دەژی ئەو ئەحسایەی کە ماوەک پێش ئێستا بڵاویان کردو 17 ملیۆن و 685 کەس بە هەرێمی کوردستانەوە 170 قەیرەیە 170 لەو 17 ملیۆن نەعەفوەن عێراق عدەدی ئافرەتەکانی ببورن عێراق عدەدی ئافرەتەکانی 17 ملیۆن و 685 کەسە عدەدی ئافرەت لە عێراق 17 ملیۆن و 685 ئەمانە ئەم ئافرەتانە 170یان قەیرە کچن مێردیان نەکردووە خۆ ئەمە کارەسات نییە دەزانی 170 تقریبا دەکە 7 ملیۆن ئافرەتی بێمێردمان هەیە لە عێراق بێزگە لە بێوەژنی بێزگە لەوەی کە تەلاق دراوە ئەوە بەس ئەوانەی کە کچن مێردیان نەکردووە جا بۆیە عدەدی سوکانی هەرێمیش 6 ملیۆن و 171 کەسە حەسەبەوە عەسایی قەدیم کە کراوە 6 ملیۆن و 171 کەسی هەرێمە دەبی چەند قەیرە کسمان هەبێ چەند حتمما ملیۆنێک بەبەر ئێمە کەوتووە هیچ گومانی تێدا نیە 1 ملیۆن بەبەر ئێمەش کەوتووە لەو ئیحسایی لەو خوشکە بەڕێزانی کەوە مێردیان نەکردو جا بۆ خۆیان شەرت و شروعیان قورس بووە یان ئەوەی مقابلیان کوڕەکان شەرت و شروعیان قورسەکە هەموو کسێک بە هەموو کسێک ڕازینین یاخۆت مەسەڵەن کەسوکاری هەردوو لە شەرت و شروعی قورس بەکاردێنن تاکو ئەو پرۆسەیە سەر نەگرێتن زەبڕاستی ئەمە گەورەترین کێشەی ئێمەیە کە ئەو خوشکە بەڕێزانەی کە عمریان تەزاوزی کردووە ئێمە نەتوانین بیان کەینە ساحبی خۆیان و بە مێردیان دەی بەسەر برندی و ئاوا لە ماڵێ کۆمەڵک تووشی ناڕەحەتی و ئەزیەت و ئازاری دەرونی دەبن جا یەک لەو شتانەی کە زۆر کێشەی لەسەرە مارەیە یەک لەو شتانەی کە زۆر کێشەکە لەسەر ئەوەی دروست دەبی زیاتر لەسەر ئەوەی دەمەقاڵێ و مشتومڕی لەسەر دروست دەبی مارەیە طبعا پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم أفرمي إن أعظم النكاح بركة دفرمي گەورەترین پرۆسەی زەوازی بەبەرەکەت چێە ئەیسەروه مؤنەتەن ئەوانەی کە مارەیان کەمە سبحان الله کەواتە خوشتی بەڕێزم یەقینت هەبی ئەگەر مارەی زۆردانی بەرەکەت لە ژیانی دانیە یەقینت هەبی چکە پێغەمبەر ئەفەرمی عليه الصلاة والسلام أعظم النكاح بركة گەورەترین پرۆسەی زەوازی بەبەرەکەت ئەیسەروه مؤنەتەن ئەوانەی کە بەڕاستی مارەیان کەمە بۆی ئیمامی عومەر ڕۆژێکیان فەرمی پێم سەیرە خەڵک ئەوەندە زۆر مارەی دادەنێ هیچ لە خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەموو خێزان کچەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هیچیان لە 12 ئۆقیەی مارەییان زیاتر نەبووە هەر ئۆقیەکیش 40 درهەمە یعنی 480 درهم مارەی کچەکانی پێغەمبەری بوون عەلەیهی سەڵات وسەلام ئەو کچە عەزیزانە ئەو کچە نازدارانە وەکو فاتیمەی کە خەیر و نیسائی دنیایە ئەوزە عائیشە
يعني ڕوقیە، کەلثوم، زەینەبە، ئەو کچە نازدارانە، ئەو ئافرەتە نەزیبانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمویان 480 درهم بۆ مارەیان. عزیزانم دەیکەواتە بۆ ئێمەوە بزانین کەوە بەختەوەری کچمان، خۆشی خوشکمان لەوەیدایە کە مارەی زۆری بڕوا بکە. گەورەترین کێشە کە لە بینی ژن مێر ڕوو دەدا لەسەرەوەی کە ئەو مارەی زۆرەی دادەنێت. جا بۆی بەڕاستی زۆر شتی کەشەیە کە دەبێت ئێمە هەماهەنگی بکەین بۆ ئەم پرۆسەیە سەر بگرێ. مەسەلەن لە کاتی ئەوەی کە کچەکە دەمانوێت مارە بکرێ، وەڵا دەبی خەنە بەندانم لۆ بکەی. خەنە بەندە هەر مەسرفەکی زۆر بەلاش و یەک کۆمەرە ئافرەتی خڕ دەکەنەوە، ئەو پێ دێن خەنە بەندان و زەوەرە کوڕە بینە، پاقلاوی بینە، شەربەتی بینە، شتی بینە، کولسی بینە، مەسرفی بینە. ینی ئەو هەیە قاعش بەکرێ دەگرن بۆ خەنە بەندان، یان لە ماڵش ئەنجامی دەدەن. بەڕاستی مەسرفەتی بێ معنای زائیدە و هیچ معناشی نیە ئەو خەنە بەندانە. عادەتێکی ساقیتی بێسەر و بەری هەندێک عەوائیلەکە دەیکەنە شتێک و بۆی خەڵکی چاویان لێکەن. بەڕاستی ئەمە شتێکی غەڵەتە. یان وەختی مارەی کە وەختی مارێک خەڵکەی ئەوەندە زۆر خڕ دەکەن و کاکە ئەم خەڵکە زۆرم ئەخە لە کێیاندا دەنێ دەبێ ماری بووچێ غورفەی گوسکۆکانی 4 بە 5 دیوەخانیان 200 زەڵام لە ماری زاوای هەیە. کاکە خۆمە شەری عەشیرەت نییە، چێ هەموو زەلامەتینا لەگە خۆت 4-5 کەسی محتەرەم و معقول لەگە خۆت بینە و مامۆستایەکی ئازوز و خۆشەویست بینە و بڕۆ مارێکە. یانەوەتە بڕۆن لە مزگەفتێ بە بەرەکەتتریشەکە بچن لە مزگەوتێ مارەی کە سنەتی پێغەمبەر وایە عەلەیهی سەڵات وسەلام لە مزگەوتێ ئەو ئیشە ئەو عەقدە ئەنجام بدەیت. زە بەڕاستی ئەم ڕۆژی مارەکردنش ئەمەش هەر فەوزایەکە و هەر مەسرفێکی زۆرە کە تووشی ئەو کوڕەی دەبیتن. یان لۆ گۆستنەوەی دەبی قاعی بگری، ئەنی قاعی لۆ 2-3 سەعاتان دەگرێ و خەڵکە تێکەراو دەبی. وەڵڵاهی هەمووش گوناحە، وەڵڵاهی هەمووش بێشەرعیە. قەینا ئەگەر ژنی جوداکەیتەوە پیاوی جوداکەیتەوە لە بەینیان پەردەیەکی لێ بدەیت ئەو هیچ مشکلە، بەس وەها ناکەین کاکە، وەها ناکەن. ئەو هەموو ژن و مێردە عەوائیلانە تێکەراوی یەکتر دەبی. جا لە هەمووی بەڵاتریش ئەوەی هەیە ئەوەی دەینی گۆرانی دەینی و دەبتە دەگ و ڕقس و بێسەر و بەری و هەرایەک و حتا تووشی 100 گوناح و بێسەر و بەر و لەعنەت و غەزەبی خوای گەورەش دەبن. تا بۆیە ئەو ژن هینانانی کە ئەوڕە هیچی مۆفەق نابێ ئەغڵەبی فەشەل دەینی کە لە بیدایەت بە گوناح دروست دەبی. بیدایەتی زەواجەکەی دەست پێ دەکا بە گوناح، بۆیە بەرەکەتیشی لەگەڵ نابیتن. جا زۆر شتی تریشمان هەیە کە بەڕاستی ئێمە کێشەی گەورەنە کە ئەم پرۆسەیە سەر نەگریتن. پێشم خۆشە باسی شتێکی کەش بکەین چکە مادەمەوە بی دوای ئیشاڵ تۆزێکی تر دەدوێن لەسەر مەسەلەکەی. کێشەیەکی تریشمان هەیە کە بەڕاستی زۆر زۆر گرینگە ئێمە قسەی لەسەر بکەین مەسئلەی ساڵۆن. یانی دەبینی ئەو کوڕە ئیمکانیەتی کەمە ئەو کچە گڕناکەی لە ساڵۆنێکی داگرتێ لە تەلڤیزۆنی دیتی، تەوان لە تەلڤیزۆنی دیتی ئەو ساڵۆنە دیعایە لۆ دەکرێ، ئافرەتی بێسەر و بەردەستی خۆ دەڕازێنتەوە. ئەخە بابەجیان کچی خۆم چیژی گەورەی خۆم ئەخە ئەتو دەستی ئەو ساڵۆنە بە 5-6 وەرەقە هەر نارێ پارە ئەوەندە پارە لێ دەستی. چ فەرقی هەیە دەتبینە ساڵۆنێکی تر و ڕێک و پێک و ساحێبەکەی ئەو پەری بە حیا و بە شەرم و ڕێک و پێک کەەوە بە پارەیەکی کەمیش دەدرازێنتەوە ئەگەر لەو فەرەزدان بڵێن بیبەنە ساڵۆنی. بەس بۆیە هەندێک مەسارف هەیە بەڕاستی دەبێ ئەوانە هەمانجی یەکتر بن. بەڕاستی دەبێ کچەکە لەو ناحیەدا هەندێک شتێک داوان نەکە کەەوە بەڕاستی سەرباری کوڕەکە قورس بکە و یان تەکالیفی زەوازی لەسەر زۆر زۆر بکاتن. خۆشەویستانم مەسئلەیەکی زۆر گرنگ هەیە پێم خۆشە بۆتان باس کەم، ئەویش مەسئلەی عەقدی زەواجە. ئەو عەقدە زۆر مقەدەس و پیرۆزە، لە هەموو ئەدیانەکان زۆر بە پیرۆزی باس کراوە. ئەو عەقدی زەواجەی کە ئەو کچ و کوڕەدا دەنیشن مامۆستایەکی عەزیز و خۆشەویست کە دێتن ئەو عەقدەیان لە بۆ ئەنجام دەدا. بەڕاستی ئەو عەقدە عەقدێکی زۆر مبارەکە. دەزانێ ئەو عەقدە چییە؟ ئەو عەقدە وەعد و بەڵێنی کوڕەکەیە، دەست لە ناو دەستی خەزووری دەنێ، پێی دەڵێ ئەمن وەعدت دەدەمێ، پەیمانت دەدەمێ کەوە ئەو شەرەفەیت و ئەو ناموسەیت و ئەو کسەیت و ئەو خوشکەیت و تەسلیمی من بکە کە من ئەهلم تەسلیمم بکەی، وەعد و پەیمانت دەدەمێ کە ئەو شەرەفە ئەو ناموسە ئەو کچەیە ئەو خوشکەیت و دەپارێزم، هەم دنیای دەپارێزم هەم قیامەتیشی دەپارێزم. ئەو عەقدی زەواجە. ئازیزانم لۆیە پێی دەڵێن عەقد. عەقد معنای چییە؟
یعنی گرێبەستی بینی دوو کەس گرێبەستی بینی ئەو کچە لەگەر ئەو کوڕی کەوا ئەوانە پێکەوە بژین و لەو پەڕی ڕێک و پێچی بژین گرێبەستی بینی ئەو کوڕی لە بینی ماری خەزورانی کەوا ئەو شەرەف و ناموس و کچەیان بپارێزی وەکو چاوی خۆی دەپارێزیتن بۆیە خوای گەورە ئەگەر تەمەشای بکەین تەمەشای قورئان بکەین بەچی ناوی بردووە بە میثاق ئەفەرمێ وأخذنا منكم ميثاقا غليظا ئەی خەڵکی ناخوای گەورە ئەفەرمی ئێمە میثاقێکی زۆر پەیتمان لە ئێوە وەرگرتووە میثاق چییە میثاق لە لوغەی عەرەبی وعدێکە سوندی لەسەر بخۆی وعدێکە سوندی لەسەر بخۆی هەر وعدێک ئەگە سوند لەسەر خوارد ئەوە دەبێتە میثاق تۆ وعد بە یەکێک دەدەیت کە ئیشێکی لە بۆ بکەیت یان شتێکی بدەیە یان شتێکی بۆ بکەیت ئەوە مجرد ئەوە وعدە ئەگە مخالفەی بکەی نیفاقە بەشێکە لە نیفاق ئەمما ئەگەر ئەو وعدە سوندیش لەسەرە خوارد کەوا جێبەجێ دەکەم ئەوە پێدرن میثاق بۆیە عەقدی زەواج میثاقە خوای گەورە دەفەرمێ ئەو وعد و پەیمانەیە کە سوندی لەسەر بخۆن کەوا ئەو شەرەف و ناموسە و ئەو کائینەیە کە خوای گەورە بە قسمەتی دۆکە کە ئەو ئافرەتەیە ئەو کسە ڕێک و پێکەیە دینی ئەخلاقی سومعەی شەرەفی کەرامەتی بەپارێزی و هەم لە دنیای و هەم لە قیامەتیش جا بۆیە بەڕاستی ئەم عەقدی زەواجە زۆر مقەدەسە لۆیە لە هەموو ئەدیانەکان ئەبێ ئەو عەقدە ئەو مەراسیمە لە مزگەوتێ بکرێ لەو شوێنێ بکرێ کە جێی معبەدی ئەو ئەدینەیە هەموو جوولەکەکانی دنیاە کاتێک مەراسیمی عەقدی زەواجی ئەبێ ئەیبەنە کەنیسەی خۆیان ئەیبەنە دێری خۆیان هەموو دیانەکان و نەسرانیەکانی دنیاە کاتێک عەقدی زەواجی ئەبێ ئەیبەنە کەنیسەی خۆیان ئێستا ئەو جۆن بایدنە ژنی بوێ هەرچەندە ژنیشی ناوێ پیر بووە ژنیشی بێ ئەبێ دەبی بستە کەنیسەی لە بۆی مارەکەن لۆ بۆی بزانی کە ئەو عەقدە عەقدێکی مبارەکە عەقدێکی مقەدەسە عەقدێکی پیرۆزە نابێ ئەوە بە ئاسانی لەوی بێتە دەرێ و ئەو عەقدە هەروەشێنتەوە جا بۆیە داخی گرانی من ئەوەیە لە لای ئێمە ئەو عەقدە زۆر بە سوچی تەمەشا دەکرێت زۆر بە کەمی تەمەشا دەکرێت زۆر بە ئاسانش لە دەومان دێتە دەرێ کابرا دەستی سیارە دەکڕی سیارە دەفرۆشی عاردی دەکردی عاردی دەفرۆشی شتی دەکڕی شتی دەفرۆشی لە ناو معاملە سێ بە سێ تەلاقی دەخوا ئەگەر ئەو عەقدەی لەلا پیرۆز بایە ئەو عەقدەی لەلا جوان و گەورە و بەهەیبەت بە قەت ئەوە بە ئاسانی لەسەر کڕین فرۆشتێنێکی کەم لەسەر یەک وەرەقی لەسەر $50 سێ تەلاقی خۆی فڕێ ناداتن جا بۆیە زۆری کەس تەلاقی نەماوەش نەکەشی لێ حەرام بووە ئەوەی لەسەر هەموو شتێک تەلاق دەخواتن جا بەڕاستی ئەوە پێم خۆش و بزانین ئەم عەقدی زەواجە زۆر مقەدەسە زۆر پیرۆزە ئەبێ لە مزگەوتی ئەنجامی بدرێ بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسلام ئەفەرمێ ئەعلنوا هذا النکاح واضربوا عليه بالدفوف واجعلوه في المساجد ئەو زەواجە ئیعلان کەن بە هەموو کەس بزانێ کوڕی فلانی کچی فلانی خواستیە بۆی کەس تۆمەت لە بۆ ئەو کوڕە و ئەو کچە دروست نەکە ئەگە پێکەوەیان دیتن پاشان با حەفلەی بۆ بکرێ با خۆشی لە بۆ بژێردرێ کە لە دەفەلێدانە پاشانیش دەفەرمی وەجعلوه في المساجد بیبەنە مزگەوت بۆ ئەم کچە و ئەو کوڕە خاستەن کوڕە بزانێت کە ئەم عەقدە عەقدێکی پیرۆز و مقەدەس و بە هەیبەت و گەورەیە بۆیە دەبێت لەو شوێنەی لە بۆ ئەنجام بدرێتن خاڵێکی تری کە پێم خۆشە باسی بکەم بۆ هەماهەنگی هەردوو لایەن بۆ ئەو پرۆسەیە سەربگری بە باشترین شێوە ئەوەیە کە بە قسمەت یەک بوون کە ژیانی هاوسەریان دروست کرد ماوەک بەڵام دەبینی ئەو کوڕە زۆر شت هەبووە لە فکر و خەیاڵی بۆ لەو کچەی دانیە یان ئەو کچە زۆر شت و هەبووە لە فکر و خەیاڵی خۆیدا بۆ کە کچ بووە فکر و خەیاڵی کردووە کوڕێکم بە قسمە بێ ئاوا بێ بەڵام کە بە قسمەتی دەبینی ئەوها دەرناسی ساردیەک حەسرەتێک ئاخێک ناڕەحەتێک دەکەوتە دڵیان ئەلێرە زۆر گرینگە کە هەردووشیان بە قسمەت و نسیبی خوای گەورە ڕازی بن بەو قەدەرەی ڕازی بن کە خوای گەورە بە قسمەتی کردوون تەواو دوو دڵ مەبن دیارە خەیری تێدایە ئەی خوشی بەڕێز دیارە ئەو کوڕە خەیری دنیا و قیامەتی تێ تێدایە لۆی ئەوەت بە قسمەت بووە ئەی برای عەزیزم دەبێت تۆش ڕازی بی کە بزانە قسمەتی تۆ ئەم ئافرەتە بووە دیارە خەیری دینە و قیامەتی تێدایە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی الصەلاة والسەلام ئەفەرمێ هەر کەسێکتان ئەگەر سیفەتێکیشتان ڕازی نەبوون لە یەکتری بەڵام زۆر سیفەتی کە هەیە پێڕازینە دێکەواتە کاتێک کە یەک دوو سیفەتی لە خێزانەکە دەبینی یان ئەو خوشکە بەڕێزە لە پیاوەکەی دەبینی دەبێت تەمایە دڵتوندی و ئاخ و پەشیمانی نا زۆر سیفەتی جوانتر و ڕێک و پێکتری تێدا لە پیاوی خەڵکی دانیە جا بۆیە سوپاسی خوای گەورە لەسەر بکە ئەبوو عوسمانی سەمەرقەندی هەبوو
پیاوێکی عالیمێکە دەفەرمی لێیان پرسی قوربان چ شتێکەیە لە قیامەتێ تەمەنای بکەی کە لە قیامەتێ نەجاتت بدا، چ کردەوەیەکت کردووە کە ڕەزاد وایە لە قیامەتێ ئەو کردەوەی نەجاتت بدا لە ناڕەحەتیەکانی قیامەتێ و لەسەر پردی سرات نەجاتت بدا. وتی وەڵڵا یەک کردەوە. گوتی کاتێک کە فەقێ بووم ئافرەتێکی منەقەبە، تەمام وەخت خۆی هەموو ئافرەت منەقەبە بوون، گوتی ئەبوو عوسمان واللهی پێم خۆشە زەوازم لەگە بکەیت، ئەمن ئافرەتێکم زۆر عشقە علمم، زۆر عشقی ئەو کەسانەمەکەوە خەریکی علمن، ئەتوش دەبینم طالب العلمی زۆر خۆتماندی دەکەی وعد بێ حتا دەمرم خزمەتت دەکەم بەس قبولکە بمە خێزانت. گوتی کچی چێ؟ گوتی کچی فلانیمە. تی باشە وە نەبوو ئەرێ برا و پێسەی هەردەوە بابڕک بەشت و بارات ببینم بزانم کوی. گوتی باشە. یەکسەر چووە ماڵێ و بەبابوو کەس و کاری خۆی گوت تۆڵای کچێکم دیتەوە پێم خۆشە لە بۆم داخوازی بکەن. ئەوان چوونە داخوازی و میم پێکات. گوتی یەکەم شەوی کە لە بۆیانی هینام یا ڕەبی چ ببینم؟ ئەبینم چاوەکی کۆرەیە، پرسی هەر هەموو لول و زۆر ناشرینە، دەموچاویشی خوریکەیە وە دەشەلیتن. تەمان گوتی بەڕاستی ناڕەحەت بووم کە من تەسەوڕم نەدەکرد ئەو ئافرەتە ئەوەندە ناشرین بی. ئەفەرمی وەڵڵاهی لە بە خاتری ئەوەی دڵی نەشێنم سەبرم کرد. 15 ساڵان پێکەوە بووین، خۆشترین ژیانیشمان بردە سەرێ، قەت ڕۆژێک پێم نەگوت ئەتوو ناشرینی، ئەتو لۆ ئەوها لە من کرد، 100 ژنی جوانتر هەبوو بە من ڕازی دەبوو، لۆ ئەتۆ فێڵە لە من کرد. وتی وەڵڵاهی باس حتا مردیش و شاردمەوە بەدەستی خۆم ئەو قسەم بە ڕوویدا نەگوت. زە سوبحانە. وتی یەک لەو کردەوانە کە ڕەزام وێ خوا پێم بەوەی بمباتە باشتێ سەبرگرتنی من بوو لەسەر ئافرەتی. زە خوشکی بەڕێزم، ئەی ئەو خوشکە بەڕێزانەی کە بەڕاستی لە فکر و خەیاڵیان ئەو پیاوە دەرنەچووە کە ئێستا بە قسمەتیان بووە، سەبرتان هەبی، تحمل بکەن، بە سەبر و تحملی ئێوە و ڕەزامەندی ئێوە بە قەزا و قەدەری خوا وەڵڵاهی ژیانتان خۆش دەکات. و هەر برایەکیش کە خوشکێکی کچێکی بە قسمەت بووە و ڕازی نییە لێ هەندێک صفاتی هەیە کە ناڕەحەتی دەکات و دڵی پێتون دەکات، سەبرت هەبێ، سەبرگرتنی تۆ بەرامبەر ئەو ئافرەتەی بەڕاستی دەبێتە ئەوەی کە خوای گەورە لێت خۆش بێ و ئەزر و سەوابیشت بداتەوە. کەواتە بەڕاستی ئەبێ ئێمە هەمومان ڕازی بین بەو قەزا و قەدەرەی خۆی گەورە کە بۆ ئێمەی داناوە بۆ ژیانی هاوسەریمان پرۆسیسەواتمان بەردەوام بێ و خۆشتر ببێتن. خاڵێکی تر بۆی ئەو پرۆسە ئەو بنیانانە مەزبوط و ڕێک و پێک بێ ئەویش ئەوەیە کە بەڕاستی دەبێت ئەو ژن و مێردە هەمەهەنگی یەکتر بن. یعنی ناکرێت دوو ئاغا لە یەک ماڵی قەت جێ نابتەوە کاکە، دوو ئاغا لە ماڵەتی نابی، ئەو ژن ئاغا و پیاو ئاغا ئەو کو دەبی زەرگەکەم نابێ. بەڕاستی دەبێت ئەمە هەمەهەنگی یەکتر بن بەرامبەر یەکتر ئەو پەڕی تەواضع و خۆشەویستی و مەحەبەتەوە یارمەتی یەکتر بدەن، بە ئەو پیاوە یارمەتی ئافرەتەکەی بدا. هەندێک ئیشەیە کە ویش نیە بەڵام با یارمەتی ئافرەتەکە بدا لە بە خاتری خۆشەویستی ئافرەتەکەی لۆی ئافرەتەکەی لە دەست نەدا. شتێکی لێنێ هەندە شت هەیە، هەندە شتی قورس هەیە کە ئەو ئافرەتە دەست دەداتۆشی مافور هەرگرتن و بەردە هەرگرتن و ئەو ئیشانە پیاو هەیە دەست ناداتی. ئەو خوشکە بەڕێزە وەڵا فەوتێ، وەڵا تووشی فەقەرات ئەبێ، وەڵا تووشی سەد ناخۆشی دەبی، بە خۆت دەبی مەسرەفی لێ بکەیت. بۆ عوزبت دەیگری برای عەزیزم، بۆ کبریا دەتگرێ کە نابی یارمەتی ئەو خوشکەی بدەیت. جا بۆیە بەڕاستی چەندە پیاو لەگەشتنی هەماهەنگی یەکتر بن، یارمەتی یەکتر بدەن، هاوکانی یەکتر بن لە ماڵ، ئەوەندە ژیانیان ئارام و خۆشتر و ڕێک و پێکتر دەبێت. بۆی لە حەزەتی عایشەیان پرسی دایکی مسلمانان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چ دەکا لە ماڵی؟ فەرمووی وەڵڵا ئیشی خۆی دەکا، ئیشی ماڵێ دەکا، دەچی عشتەکەی دەدۆشی، ئەگە بزنە، ئەگە مەڕە، ئەگە چێڵە، ئەگە عشترت چی هەبە دەفەرمی ئەچی دەیدۆشی. ئێ وەڵڵاوە ئیشی ئافرەتانە، بەڵام کە دەبینی دای عایشەمان خەریکی ئیشێ و خەریکی ماڵە دەسی ئەو دەیدۆشی، دەفەرمی بۆ خۆی شمەکەکان و پێڵاوە نعلەکانی خۆی ئەدوورتەوە. بزان ئەگەس شوێنێکت دەڕابوو بەخۆی ئەچی دەیدوورتەوەی خۆ ئیشیش نانە، بەڵام کە ئەیکە یارمەتی دانێکی دا عایشەیە و کە ئەمن ئەو ئیشەی دەکەم قەیناکات و بڕۆ ئیشی تر کە پێڕان ناگەی. خاصن ئەو ئەفرەتانی کەوا ساحب دەوامن یا منداڵیان هەیە دەبینی بەڕاستی بەسای ئەو منداڵانە وردن، دووسێ منداڵە پێڕان ناگات تووشی کۆمەڕک ناڕەحەتی دەبیدا. ئەو پیاوە با مەردی خوای بێ یارمەتی بدا، هەماهەنگی لەگەر بکە بۆ ژیانی ماڵەوەن لەو پەڕی خۆشی و شادی بەردەوام بێتن. ئاخر خاڵ کە دەمەوێت باسکەم ئەوەیە ئەم ئافرەتاوە لەگەر ئەم کوڕی کۆمەڵک حەق و واجباتیان بەرامبەر یەکەیە. ئەم حەق و واجباتانە ئەگەر جێبەجێ بکەن بەڕاستی ژیانیان زۆر خۆش دەبێت. ئەم حەق و واجباتانە چییە؟ شاڵە لە دەرسی داهاتوو دێمەوە خزمەتتان بۆتان باز دەکەم بە ئیزنی ئەڵڵای. وصلی الله على محمد وعلى آل محمد.